لە هەفتەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژبەژنان بەپێی ئامارەکانی پۆلیس لە سنووری پارێزگای هەڵەبجە لە ماوەی 11 مانگی ڕابردوودا تەنیا 37 دۆسیە تۆمار کراون. جیاواز لە ساڵی ڕابردوو حاڵەتەکانی توندوتیژی دژبەژنان بۆ نیوە کەمی کردووە. هاوکات هیچ ژنێکیش نەکوژراوە. دیارە پارساڵ لە سنووری بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەڵەبجە 75 دۆسی لێکۆڵینەوە تۆمار کرابوو، بەڵام خۆشبەختانە ئەم ساڵ تا ئێستا لە ماوەی 11 مانگی ڕابردوو 37 دۆسی لێکۆڵینەوە تۆمار کراوە کە ئەمەش جێگەی دڵخۆشیە کە توندوتیژی لە سنووری پارێزگاکەی ئێمە تا ڕادێکی زۆر کەمی کردووەوە. هیچ ژنێک لە سنووری پارێزگاکەی ئێمە نەکوژراوە ئەم ساڵ و ساڵی پێش و ساڵانی تریش. لە سنووری ناحیەی بیارە و شارەدەی تێوەڵە ئەم ساڵ تەنها یەک حاڵەتی توندوتیژی دژی ژنان تۆمار کرابوو کە ئەمەش جێگەی دڵخۆشیە خۆی بۆ خۆی و ئەو سنوورەوە هاتووەکە لە کۆنەوە تا ئێستا هیچ حاڵەتێکی توندوتیژی وە کوشتنی ژنی زۆر بە دەگمەنتیا ڕوویاوە. سەرۆکی لقی هەڵەبجە یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی دەڵێت خەڵکی ناوچەکە زیاتر پابەندی ئاینی پیرۆزی ئیسلامن و وەک چۆن شەریعەت دەڵێت ڕێز لە ئافرەت دەگرن. جەخت لەوەش دەکاتەوە کە ئەگەر کۆمەڵگا پەیڕەوی لە بەرنامەی ئیسلام بکات ئەوە خێزانێکی دوور لە کێشە و گرفت و بێت توندوتیژی دروست دەبێت. لە شەرعا حەق و مافی پیا و دیاری کراوە، حەق و مافی ئافرەت دیاری کراوە. هەر کاتێک ئیلتیزامات بەو حەق و مافانەوە هەبێ، هەر واجباتی کامەیە و مافی کامەیە ئیلتیزامات هەبوو کە دین دیاری کردووە، ئەو کاتە ماڵۆکان ئاسوودە ئەبن و خۆش ئەژین و باش ئەژین. بۆیە لە شاری ئێمە لە پارێزگای ئێمە ئیلتیزاماتی دینی ئەلحەمدولیلا زیاترە، بۆیە ئەبینین کەمترین کێشە و کەمترین گرفت ڕوئەدات. بۆیە چاکترین چارەسەر بۆ ئەوەی کەوا توندوتیژی نەمێنێ گەڕانەوەی بۆ لای دینی خوا، گەڕانەوە بۆ لای بەرنامەی خوا، جێبەجێکردنی دینی خوا و بەرنامەی خوایە لە ناو ماڵ و حاڵ و گوزەرەمانە و بە پێچەوانەکەیوە هەتاکو و دوورکەوتنەوە هەبێت لە دین و لە ئیلتیزاماتی دینی منەوە ئەڵێم توندوتیژی زیاتر ئەبێ و گرفت و کێشە زیاتر ئەبێت. لە هەڵەبجە 8 فەرمانگەی گرنگ لەلایەن ژنەوە بەڕێوە دەبرێن. بەپێی ئامارەکانی پۆلیسی هەڵەبجە لە ناحیەی بیارە و شارەدەی تەوێڵە لە ماوەی 11 مانگی ڕابردوودا تەنیا یەک حاڵەتی توندوتیژی بەرامبەر ژن تۆمار کراوە. بە شێوەیەکی گشتی لە سنووری پارێزگای هەڵەبجە ساڵی ڕابردوو 75 دۆسی توندوتیژی دژبەژنان تۆمار کرا. ساڵانی ڕابردووتریش هیچ حاڵەتێکی کوشتنی ژن ڕووی نەداوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.